ئێستا من لە ماڵی ئادەمچیام ئەو منداڵی کە ڕۆژی هەینی بەشداری کرد لە خۆپیشاندانەکانی هەولێر دیارە لە سەرتاسەری هەرێمی کوردستان و بەشێکی زۆری وڵاتانی دنیا پاڵپشتی بۆ کوردانی ڕۆژئاوا بەردەوامی هەیە لە نێویاندا منداڵان ئەم منداڵە لەگەڵ ئەوەی کە تەمەنەکەی بچووکە بەڵام بەهۆی ئەوەی کە کەم ئەندامیشە یاخود خاوەن پێداویستی تایبەتە ئەمە کاردانەوەی زۆری هەبووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو تاوەکو ئێستا بە ئاڵای کوردستانەوە بە هەردوو دارەکەی دەستی بەشداری کردو لەوەی کەوە پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا بکە لەگەڵ دایشی دانیشتووە ینی کەمێ قسە لەگەڵ دەکەین بزانین چۆن بوو بەشداریان کرد ئێوە وەکو دایشی کاکە ئادەم ئەگە باسیۆم بۆ بکەن چۆن بوو بڕیارتاندا یاخود خۆی بڕیاریدا بێ بەشداری بکاتن لەو گردنوانەی کە بۆ پاڵپشتی ڕۆژئاوای کوردستان دەکرێتن. سەرەتا بەخێرهاتنتانەکەین طبعاً ئادەم ئەو داواکردنە خۆی داوای کرد پێش چەند ڕۆژێ پێشەوەی بڕواتە خۆپیشاندان وتی بە باوکی حەزی لێ بوو بیبا بۆ لای بازار بۆ خۆپیشاندانەکە ئیتر وەڵی بۆ ئەوەی خوێندنی هەبوو خوێندنەکانی تەواو کرد ئیتر ڕۆژی هەینی لەگەڵ باوکی ڕۆیشتە خۆپیشاندان ئیتر سدفە بوو لەوێ ینی لە ناو خۆپیشاندانەکان دیار بوو نەفەرێ تەسویری کردبوو ڤیددیۆکەی بڵاو کردبەوە. باسیۆم لەوە بکەی وەکو دایشێک ینی هەم پەروەردەکردن و بەخێوکردنی لەگەڵەوەشکە دەبینین خۆشبەختانە منداڵانی شاوشێوەی کەسانی بە تەمەن ئێستا هەستی نەتەوایەتیان هەیە ینی تەمەنا بۆ منداڵەکە چی دەکەیت؟ واللهی ئەکید حەزم لێتی ئەو کوڕم گەورە بێ پەردەوەردە بێ بە خۆشەویستی خاک خۆی وڵات خۆی پشگیری وڵات خۆی بکات. لەگەڵ کاکە ئادەمیش کەمێ قسە دەکەین بزانین تۆزە قسەمان بۆ بکە لەگەڵەوەی منداڵێکی هار و عەجوولیش دیاری چۆن بوو بڕیارەتدا باسیۆم لەو بکە لە بەیانیەکەوە چۆن بوو چون ئێوە بۆ ئەو خۆپیشاندانەی کە لە بەردەم قەڵای هەولێر کرا؟ وتم باوە بۆ بڕین بۆ خۆپیشاندان. تۆی برد لەگەڵ خۆی؟ منی برد لەگەڵ خۆی ئاڵای کوردستانم کرد خۆم گۆڕی ئاڵای کوردستانم کردە سەرملم وتم با بڕین چوونەوێ باسیۆم لەو بکە لەوێ چت دەگوت لەگەڵ خەڵکە هەموو تێکایەکایەکە گەلی کوردێکە باسیۆشم بۆ بکە ینی سا دەبین لەوانەی بیرکاری دەڵێن دوو کۆ دوو دەکایەک مەبەستیان چیە لەوە؟ کوردستانی وڵاتە باسیۆشم بۆ بکە ینی ئەو منداڵانەی کە لە ڕۆژئاوای کوردستانن ینی وێنەی وانت دەدیت لە دڵت ناخۆش بوو؟ پێت ناخۆش بوو؟ مناڵەکان تینی برسیانە بوو تینیانە بوو سەرمایانە بوو دەستەکان خۆش بێت تۆش ئاگان دەخۆ بێ سەرمان نەبێت زستانە باشە بەڵەوەی کە ئادەم و دایشی ئادەم باسییان کرد ینی وەک منداڵێک وە خاوەن پێداویستی تایبەتێک کە بەشداری لە خۆپیشاندانەکانی هەولێر کرد لەگەڵەوەی کە تەمەنێکی بچووکی هەیە بەڵام لە ڕووی هەستی نەتەوایەتی و پاڵپشتیکردن لە کوردانی ڕۆژئاوای کوردستان ئەوەی دووپات کردەوە کە تەمەن و ڕەگەز و تەنانەت بەشێکی زۆری نەتەوەکانیش گوێ نادەنەوەی کەوا کورد ئەو زوڵم و ستەمەی لە ڕۆژئاوای کوردستانەوە بەسەریە دێت پێویستە ڕابژیرێتن.